ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقیدی کەوتۆتە دەستی دادگای فیدرالی تاوەکو بڕیاری لەسەر بدات. ئەم بڕیاری دادگای فیدرالیش دەبێتە دەستپێکی کاراکردنی خولی شەشەمی پەرلەمانی عێراق. بەڵام کاتێکیشکە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە ئیدی دەبێت پۆستی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شێکلایی بکرێتەوە کە ئەمانە تا ئێستا یەکلایی نەبوونەتەوە لە نێوان لایەنە شیعە و سوننە و بە هەمان شێوە کوردیش. گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز سەربەست ئامێدی سەرۆکی پێشووتری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و شارەزای هەڵبژاردن لە دۆهۆک لەگەڵم دەبێت. کاک سەربەست زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادەی. کۆمیسیۆن کەوتۆتە ژێر هیچ فشارێک بۆ ئەوەی ڕاگەیاندنی ئەنجامەکان دوا بخات؟ بەڵێ سپاس بۆی وەی بەڕێز. نەخێر کۆمیسیۆن ئەنجامەکەی دوا نەخست وە دوێنێ دادگای هەڵبژاتن دەستەی دادگای هەڵبژاتن تاانەکانی تەواو کردو و ئەمڕۆ کۆمیسیۆن ئەنجامەکانی ڕەوانەی دادگای فدرالی کرد کە بەپێی دەستور بڕگەی حوتەمی مادەی 93 دەستور دەبێ دادگای فدرالی ئەنجامەکان پەسەند بکاتن تا ئەنجامەکان ببنە کۆتایی. بەڵێ کاک سەربەست پێ دوایە لایەنە شیعەکان دەیانەوێت ئەم کاتە بۆ یەکلایکردنەوەی پۆستی سەرۆک وەزیران بەکاربێنن؟ بەتەکید ئەو فترەی کە ئەنجامەکانی بەلای ڕاگەیاندان دیار بوو کە کێ پێشەمویان زیاتر دەنگی هێناوە و کورسی هێناوە و ئەم گۆڕانکاریەی ئەخێریش تەسیر لە ڕێژەی ئەوان و کورسیەکانی ئەوانەیان کردووە. بۆیە ئەمە کاتێکی پێویست بوو ئەوانە گفتوگۆ و گەنگەشە و مناوەڕات لەگەڵ یەکتری بکەن. ئێستاش نازانێت دادگای فدرالی کەی پەسەند دەکات چونکە ئەو دقەی لە دەستور هاتووە دقەکەی مطلقە واتە بۆی هەیە مانگێک دو مانگ دو ڕۆژ دە ڕۆژ بە کەیفی خۆیە و حتا ممکنە پەسەندیش نەکات و ممکنە هەنێکیش پەسەند نەکات. ئەم ئەگەرە تا چەند ڕێی تێرچێت کاک سەربەست ئەگەر دادگای فیدرالی پەسەندی نەکات؟ ئەگەر پەسەندی نەکە کە نەما هەڵبژاتن نەکرایە واتە ئەتوانیت پەسەندی نەکە توانیت پەسەند نەکە واتوانیت ئەم ئەگەرە هەیە؟ ئەم ئەگەرە دەسەڵاتی خۆیتی بەڵام ئەم بەلای تەسەوری من نییە چونکە ئەنجامەکان بەدڵی ئیتاری تەنسیقینە کە ئەوان دەسەڵاتن ئێستا لە عێراق و واتە بۆ پەسەندنەکان ئەگەر لە هەنێک شوێن هەنێک خەڵکی دیکەش کێشەیان هەبێ لەو لە حەفدەی مانگ تا ئەوڕۆ هەنێک خەڵکی دیکەشیان لادا کە شەش کاندی دیکەیان لادا لە شوێنی جیاجیە قەسەتەن لە سەلاحەدین و لە مۆسڵ و لە بەغدا و لە دیالە. بەڵێ کاک سەربەست ئەمە کاری کۆمیسیۆن خۆیەتی یا فشاری لایەنە سیاسیەکانە چونکە ئەگەر ئین هاوسەکەی پێشتری شت بینی بێت پێش ئەوەی کە لەگەڵ جەنابەت قسە بکەم باس لەوە دەکرێت کە هەموو لایەنەکان ئەندامانی حیزبی باسی پێشویان تێدایە بەڵام لە بەرامبەرەکانیان ئەمە دەکەنە فایل و بەکاری دەهێنن بۆ دوورخستنەوەیان. ئایا پرسیارەکەی من ئەوەیە ئەم کارە کۆمیسیۆن خۆی دەیکا یا فشاری لایەنە سیاسیەکانە؟ بەڕاستی ئەو بابەتە زۆر لایەنی هەیە یعنی لایەنێکی ئەوەیە کە پێی دەڵێن هەیەی مسالە و عەدالەکە پەیوەستە بەو بابەتەوە و بڕیار دەکا و هەیئێکی قەزاییش هەیە لە حەودادوەر ئەوان بڕیاریەکان ئەتوانن تانی لێ بدەن و پەسەند بکەن یان نەکەن. جگەلەوەش ئەنجومەنی کۆمسیارانیش کە مافی خۆی بەکاردێنیتن هەنێک خەڵکیان لە ئادا لەسەر هەر هویەک بیتن دوای ئەوە هەیەی قەزایی هەیە هی هەڵبژاتن ئەوانیش کە ئەو مافە بەکاردێنن کە بینیمان دوێنێ دوو کاندیدی بەهێزیان لادا یەکێک تاهای مەجمعی لە دیالە و ئەوەی دیکەش بەڕێز نەجم جەبۆری لە مۆسڵ کەوە نەجم جەبۆری 39,000 و کەسرێک هێنابەوەی دیکە 14,000 و کەسرێک دەنگی هێنابوو. بەتەسەوری من ئەم بابەتەی بەحسی بوون بابەتێک کە بەڕاستی لە مانای خۆی دەرچووە
چونکە لە یاساکە دێتن ئەوەی مەوالیدی هەشتا حەوت و بە دواوە بیتن ئەو بابەتە لێ ناگریتن واتە ئەوانی دیکە زۆر کەس ینی یانێک خەڵکی محەدەت ماون جگە لەوەش هەیە مسالەوە عەدالەت مەفرۆزە ناوەکان بە یەک جاری بنێریتن لۆ کۆمسیۆن ینی معقول نینە کابرایەک وەزیر بوو ئەندام پەرلەمان بوو وەک حسێن عەرەب بوو وەک مەسەڵەن سالم سەجاد و سەجاد سالم و وەک نەجم جبوری وەک دەیان خەڵکی وەک ئەوەی حەیدەر المۆلا و دەیان خەڵکی دیکە ئەندام پەرلەمان بوون و پارێزگار بوون و ئێستا دەرت چبیتن باسی بن ئەی پێش ئێستا بوو قسەیان نەدەکرد بەڕاستی ئەمە بووە بابەتێکی بە دوو شەی عەرەبی بەکاردێنم هەم بووە ئینتیقامی هەم بووە ئینتیقائی لەلایەن دەسەڵاتانی عێراق و کۆمسیۆنیش بەشێکە لە بڵێن ئەو نەسیجەی ینی ئیجتیماعی یان سیاسی کە لە عێراق هەیە بۆیە ئەوانەی لەسەر خەڵکی دیکەیان دروستە لەسەر ئەوانیش دروست هەر لە ڕاستیە کاک سەربەست ینی دوورخستنەوەی چەند کەسێک ئەتوانێ هاوسەنگی هێز بگۆڕێ لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی داهاتوو؟ بەتاکید گۆڕا مەسەلەن لە مۆسڵ ئەو مەقعدە لە نینەوە لأهلها ڕۆیشت لە بوو لایەنێکی دیکەوە بزانم مەشروع العەرەبیە و ئەوەی لە بەغاش ڕۆیشت لە بوو لایەنێکی دیکە کە دەولەت القانونە واتە ئەمە گۆڕانکاری دەکات بەڵام ئەو گۆڕانکاریە گەورە نییە ینی بەڵام مەقعدێک لێرە و مەقعدێک لەولا ئیتر ئێستا بووە ئیتار تەنسیقی هەر لە شەوی ڕاگەیاندنی ئەنجامەکان دوایەوە بە یەک ڕۆژ گوتیان ئێمە کوتلەی گەورەترین کوتلێنەوە کە بەڕاستی ئەمەش گەمەیەکی یاساییە چونکە لە مادەی 76 دەستور دەبێت ئەو کوتلەبی کە بەشدار دەبی لە هەلبژاتن و لە هەمویان زیاتر کورسی بەدەستدێنیتن واتە بەو پێوەیە ئەوە دەولەت ڕئیسی وزارای ئێستا کە محەممەد شیع سوودانیە ئەو کوتلەی گەورەیە لە 2010 ئايات علاوی کوتلەی گەورە بوو لە 2014 مالکی کوتلەی گەورە بوو بەڵام لە هیچ هەلبژاتن کوتلەی گەورەی ئەوەی لە بەشدار بووە و لە هەلبژاتن زیاتر مەقعدی هێناوە حکوومەت تشکیل نەکراوە بەڵکو خەڵکێکی دیکە تشکیل کراوە چونکە ئەو مادەیە ئەو ها تەفسیر کرا لەلایەن محکەمەی ئیتیحادی کە دوای ئەوەش خەڵکانێک لە پەرلەمان ئەتوانن کوتلەیەک پێک بێنن بۆیە بابەتەکە بەو شێوەیە ڕۆیشت. کاک سەربەست بەپێی زانیاریەکانی جەنابەت دادگای فیدرالی دەتوانێت تاکەی پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن دوا بخات؟ ئەو وتم ئەو بابەتە ینی بەبەی بڕگەی دستوری ئەوەی لە مادەی 93 بڕگەی حوت بابەتێکی مطلقەواتە ئەوە بە ئارەزوی خۆیتی ینی ئایا فشار لەسەر ئەوانی شەیە وەک مەسەڵەن 2021 زۆر تەخیرکرا چونکە تان لەوێ درا کە ئەنجامەکان پەسەند نەکەن و بەتەسەوری من بەڵام ئەم جارە زوو پەسەند دەکەن چونکە ئەنجامەکان کوتلەی شیعەکان 1970 مەقعدیان هەیەەوە تا زۆر بەدڵیانەوە ئیتاری تەنسیقیش بەشێکی هەرە زۆری ئەو مەقعدانە دەمینی دوای ئەوە چۆن ڕێک دەکەون کە دابەشی دەسەڵاتەکان و بکەن و سەرۆک وەزیران بەچێ دەدەن و ئێستا دەزانین کە دوو سەرکردەی بەهێز ڕکابەری لەسەر ئەو بابەتە دەکەن کە بەڕێز نووری مالکیە و محەممەد شیع سوودانیە وە بە تەسەوری خۆمیش هیچ لە هەردوو کامیان نامنە ڕئیس وزەرا. بەڵێ دەستخۆش بەڕێز سەربەست ئامێدی سەرۆکی پێشووتری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و شارەزای هەڵبژاردن لە دۆهۆک لەگەڵمان بووی سپاس.